پێداویستی تاکە کەسی. نابێ پێشەوە خزمەتکارەکان ڕێگە بدەن بە ڕێزلێنانی جەماوەر بۆیان کە هاوسۆزیان کەم بکاتەوە لەگەڵ پێداویستیە تایبەتەکانی تاکەکان. عیسا ئەم بنەمایەی بە شێوەیەکی تاک دەرخست کاتێک لە ڕێگادا بوو بەرەو ئۆرشەلیم. کۆمەڵە خەڵکێک زۆر شوێنی کەوتبوون کاتێک لە ئۆرشەلیم نزیک دەبووەوە گۆرانیان دەگوت زەبووری ستایش لە مەتتا 21:9 دەبینین چیان دەگوت. هۆسانە بۆ کوڕی داود بە مانای پیرۆزە ئەوەی بە ناوی یەزدانەوە دێت. هۆسانە بۆ خودا. لە گێڕانەوەی ڕوودانەوەکان دەزانین کە ئەو حەشامەتە لەو بەری ئوردنەوە هاتبوون. حەشامەتێکی ئێجگار زۆر بوو. عیسا چاکی کردوونە. حەشامەتێکی ئێجگار زۆر بوو. عیسا چاکی کردنەوە ئەوانیش دوای کەوتبوون. باوەڕیان هێنا کە ئەو مەسیایە و وا ئازادیان دەکات لە دەسەڵاتی ڕۆما. ڕێزی خۆیان دەربڕی بۆ عیسا کە لە ڕێگادا بوون شتێکی زۆر گرنگ ڕوویدا. لە ناوەڕاستی هەموو ئەو سوپاسگوزاری و پەرستن و ڕێزلێناندا لە ئایەتی 30 دەخوێنینەوە. ئەوە بوو دوو کەسی نابینا لە قەراغ ڕێگاکەدا دانیشتبوون. بێگومان لە ئەنجیلی مەرقۆس دەگێڕیتەوە کە یەک پیاو بوو ناوی بەرتیماوس بوو. دیارە لێرە هەمان ڕووداومان هەیە، هەمان شت لە چیرۆکی یاقوب و یۆحەنا و دایکیان هات و لە ئینجیلێکی دیکە دەڵێت یاقوب و یۆحەنا هاتن. هەردووکیان دروستن، بەڵام هەر نووسەرێک جەخت دەکاتە سەر وانەیەکی دیاریکراو. لێرەدا لە ئەنجیلی مەتا دوو کەسی نابینا هەبوون و دەزانین بەرتیماوس بوو قسەی کرد. ئەوە بوو دوو کەسی نابینا لە قەراغ ڕێگاکەدا دانیشتبوون. کاتێک گوێیان لێبوو عیسا وا بەوێدا دەڕوات، هاواریان کرد گەورم کوڕی داود بەزەییت پێمان بێتەوە. جا خەڵکەکە سەرزەنشتیان کرد تاکو بێدەنگ بن. بەڵام ئەوان زیاتر هاواریان کرد ئێمە پرسیارێک دەکەین، ئایا لە نێو ئەو حەشامەتە کە دەیانگوت بێدەنگ بن هەرەسانی مەکەن کەسی وا هەبوو کە عیسا چاکیان کردبێتەوە؟ ڕەنگە وا بێت چونکە لەوانەیە خەڵک زۆر خۆویست و لووتبەرز بن. هەرکێیەک بن داوایان لە دوو نابینایە کەسی وا هەبوو کە عیسا چاکیان کردبێتەوە؟ ڕەنگە وابێت چونکە لەوانەیە خەڵک زۆر خۆویست و لووتبەرز بن. هەرکێیەک بن داوایان لە دوو نابینایە کرد کە بێدەنگ بن. گەورم کوڕی داود بەزەییت پێماندا بێتەوە. عیسا ڕاوەستا و بانگی کردن و فەرمووی چیتان دەوێت بۆتان بکەم؟ وەڵامیان دایەوە گەورم دەمانەوێت چاومان بکەیتەوە. عیساش دڵی پێیان سوتا. ئەم ڕستەیە زۆر بنەڕەتیە. عیسا وانەکەیان فێر دەکات کە شوانی دڵسۆز بن، خەڵکێکی پڕ لە بەزەیی بن. عیساش دڵی پێیان سوتا و دەستی لە چاویاندا دەست بەجێ بیناییان بۆ گەڕایەوە و دوای کەوتن. ئەم ئایەتە چیم پێ دەڵێ؟ لە ناوەڕاستی ئەو هەموو ڕێزلێنانە، لە ناوەڕاستی ئەو هەموو حەشامەتە عیسا کاتی خۆی دا و ئاگای لەو دوو نابینایە بوو. ئەوە وانەیەکی زۆر بەهێزە بۆ ئێمەش، چونکە پەیوەندی بە خزمەتەوە هەیە کە چۆن لەگەڵ خەڵک ڕەفتار بکەین. بێگومان ئەوە ئاسان نییە، بەڵام عیسا بۆ خەڵک و بە تایبەت بۆ قوتابیەکانی دەرخست کە لەبیر نەکەن من بۆچی هاتووم. من هاتووم لە پێناوی هەموو گوناهەکانی جیهان بمرم، نەک تەنها لەبەر ئەم حەشامەتە، بەڵام لە پێناوی هەر تاکە کەسێک ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە.
نابێ پێشەوا خزمەتکارەکان ڕێگە بدەن بە ڕێزلێنانی جەماوەر بۆیان کە هاوسۆزیان کەم بکاتەوە و لەگەڵ پێداویستیە تایبەتەکانی تاکەکان. زۆر ئاسانە. ئاسانە کە ئەم دیدەی عیسا بۆ ئەو دوو کەسەی نێو حەشامەتەکە لەدەست بدەین، بە تایبەت کاتێک حەشامەتێکی وەڵام دەرەوە بن. بەڵام با هەرگیز لەبیر نەکەین کە حەشامەتەکە بریتین لە تاکە کەسیش. پرسیارەکە ئەمەیە: پۆڵس و سیلا و تیمۆساوس چۆن ئەم بنەمایەیان بەرجەستە کرد لە گرنگی پێدانی تایبەت لە خزمەتکردنیان لە سالۆنیکی؟ پۆڵس ئەم وشانەی نووسی کاتێک لە خزمەتەکەیان تێڕامانی دەکرد لە یەکەم نامەی سالۆنیکی بەشی 2 ئایەتی 7. بەڵام نەرمونیان بووین لەگەڵتاندا وەک دایکێکی شیر بداتە منداڵەکانی. بڕادەیەک ئێوەمان خۆشویست کە ئامادە بووین نەک تەنها مزگێنی خوددا بەڵکو خۆشمان لەگەڵتاندا بەش بکەین، چونکە ئێوە لە لای ئێمە زۆر ئازیز بوون. چییە ئەم وێنەیە؟ چییە ئەم ڕوونکردنەوە؟ نەرمونیان، گرنگی پێدان، دایکی شیردەر. پۆڵس پیاوێکی مەزن بوو، بەڵام دوودڵ نەبوو کە ئەم ڕوونکردنەوەی بەکارهێنا. دایکێکی شیردەر، نیانی، خۆشەویستی بۆ ئەو خەڵکە. دواتر پۆڵس وێنەی باوک بەکاردەهێنێت، گوتی: هەروەک دەزانن کە ئێمە لەگەڵ هەر یەک لە ئێوە وەکو باوکێک هەڵس و کەوتمان کرد، وەک چۆن باوکێک لەگەڵ منداڵەکانی خۆیدا هەڵس و کەوت دەکات. هانمان دەدان و ورەمان بەرز دەکردنەوە و لێتان دەپاڕینەوە بە شێوەیەک بژین شایانی خوددا بێت. ئەوەی بۆ شانشین و شکۆی خۆی بانگتان دەکات. نازانم چۆن توانیان ئەوە بکەن، بەڵام دەقەکە دەڵێ لەگەڵ هەر یەک لەوان قسەیان کردووە. نازانم ئەگەر پۆڵس کۆمەڵێکی بردبێت و تیمۆساوسیش کۆمەڵێکی بچووک و سیلاش کۆمەڵێکی دیکە. نازانم چۆن ئەوەیان کردووە، بەڵام دەزانم بیریان لە تاکە کەسەکان دەکردەوە. پێویست ناکات هەست بە تاوان بکەین ئەگەر ئێمە خێزانێک پەروەردە بکەین، چونکە خێزانەکانیشمان بریتین لە چەند تاکێک و هەر یەک لەو تاکانە پێداویستی جیاواز لەوەی دیکەی هەیە. پۆڵسیش بێگومان ڕۆلی باوکی شی کردەوە، دەبێت چۆن ڕەفتار بکات. ئەوە تەحەدایەکی زۆر گەورەیە. وایە، بەڵام تەحەداکە گەورەترە ئەگەر قەشە بیت. چۆن ئەم بنەمایە لەگەڵ کلیساکەت و لەگەڵ خێزانی تایبەتی خۆت پەیڕەو دەکەیت. کێشەکە لەوەدایە کە لەوانەیە زۆر پابەند بیت لەگەڵ خێزانە گەورەکە لە کلیساکە و تاکەکانی خێزانەکەی خۆت فەرامۆش بکەیت. ئەم تەحەدایە لە خزمەتکردندا بەردەوامە. لێرەدا وێنەیەک هەیە بۆ شوان و پێشەوا ڕوحیەکان. نەک تەنها پێویستە خزمەتی خەڵکەکە بکەین، چونکە کاتێک ژمارەیان زۆر دەبێت خزمەتەکە سەختتر دەبێت. پێویستە شێوازی نوێ بهێنینە کایەوە بۆ ئەوەی ئەم بنەمایە پەیڕەو بکەین. یەکێک لەو شێوازانە دروستکردنی چەند کۆمەڵێکی بچووکە. دەتوانین خزمەتەکەمان دوو ئەوەندەی بکەین لە ڕێگەی کۆمەڵا بچووکەکان. تیایدا کەسانێکی زۆر هەبن کە پێشەوایەتی کەسانێکی دیکە بکەن و نوێنەرمان بن. زۆر جوانە کە هەندێک جار کەسێک لە ئەندامەکان نەخۆش بکەوێت و قەشەکە دەچێت بۆ سەردانی کەچی دەبینێت کەسانێکی دیکە خەریکی خزمەتکردنی نەخۆشەکە و کەسوکارین. لەوێ 15 تا 20 کەس خەریکی خزمەتکردنن. دەبێ شتێ نوێ بهێننەوە کایەوە بۆ ئەم بنەمایە و ئەگەر بە جددی نەیگرین ئەوە
وانەیەکی مەزن لە ئەیساوە چونکە ئەو هیچ جارێک تاکە کەسەکانی لەبیر نەکردووە.